بەڵێ ئەزانمان ئەوکو دەزانین کە ئەم ساڵ شەشەمین فستیڤاڵی یاخود پێشەنگای کتێب لە شاری سلێمانی لە 28 یانزە دەست پێکرد هەتاوەکو 8 دوانزە دەخایەنێتەوە ڕۆژانە لە کاتژمێردەوە تاوەکو 6 ئێوارە پێشوازی لە خوێنەوەران و هاوڵاتیان دەکات و باز لە گرنگی و هەروەها بەدەموچوونی ئەم جۆرە پێشەنگانە دەکەین لە نێو خەڵکیدا بە تایبەت خوێنەران تا چەندێک ئامادەن ڕوو لەم پێشەنگانە بکەن و کتێبی دڵخوازی خۆیان بەدەست بخەن لەم پێشەنگایەدا. هەروەها ئەم ساڵ لە شاری سلێمانی لۆ پێشەنگای کتێبدا زیاتر لە 20,000 ناونیشانی کتێبی جیاواز خراوەتە ڕوو کە ئەمەش لەوانەیە ژمارەیەکی زۆر بێت و هەروە خوێنەران بتوانن بە ئاسانی ئەو کتێبی کە خۆیان دایانەوێت دڵخوازی خۆیانە یاخود ماوەیەکی زۆرە بە شوێنیدا دەگەڕن دەستیان بکەوێت لەم جۆرە پێشەنگیانەدا. باز لە گرنگی ئەم جۆرە پێشەنگیانە دەکەین و گفتوگوی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە کە میوانێکمان دەبێت ڕاستەوخۆ لە پێشەنگای کتێبەوە لەگەڵمان دەبێت کە ڕاهێنەری پەروەردەییە مامۆستا ئاسۆ عەلیمان لەگەڵ دەبێت. ئەگەر ئاما دەبێت ئێستا چینە لای سڵاوت لەبێ مامۆستا ئاسۆم کاتت باش زۆر سپاس بۆم دەرفەتە و با لەوە دەست پێ بکەم ئایا پێشوازی پێشەنگای کتێب لە شاری سلێمانی لەم ساڵدا پێشوازیەکە لەلایەن خوێنەران و خەڵکەوە چۆن بووە؟ بەڵێ بەناوی خوای گەورە زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان سڵاوتان لێبێ سڵاو لە خۆتان و بینەران و ستافەکەتان پیرۆزبایی ساڵیادی کەناڵی ئاسمانی پەیامتان لێ یەکەم کە دوێنێ بوو پیرۆزبایەکی درەنگ وەخت. دیارە من حەزمە کرد بڵێم ئەم ساڵ پێشانگا سستە و خەڵک کەم هاتوو بۆ پێشانگا لەبەرەوەی دۆخی قەیرانی دارایی و ئابووری کاریگەری گەوری هەبوو لەسەری بێگومان کاریگەری هەبوو یانی ئەوە شتێکی ڕوونە بەڵام دوێنێ و ئەمڕۆژ ئەم بەیانیەش من لەگەڵ کۆمەڵێک لە دەستگاکانی چاپەمەنی قسەم کرد واقعا ئەوان زۆر بەپرتە و بۆڵە نەبوون ینی زۆر گلەیان نەبوو لە دۆخەکە و پێیان وابوو وێ ڕای ئەوەی کە دۆخی ئابووری خەڵک خراپە هێشتا بەشی خۆی ئەلی کتێب و ئەلی خوێندنەوە هەنکە سەردانی پێشەنگاکانی کتێبەکەن. بۆیە سوپاس بخوا لە ئاست ئەو دۆخەی کە هەیە بە ئەندازەی ئەو دۆخەی کە هەیە ئەو دۆخە ناڕەحەتەی کە خەڵک پیاە تێپەڕێ هێشتا پێشانگای کتێب یەکێکە لەو پێشانگایانەی کە زۆرترین سەردانکەری هەیە و پێشانگای کتێب لە سلێمانی سەردانکەرێکی باشی هەیە. سپاس بخوا جۆرێک لە کولتور دروست بووە جگە لە سەردانی فەردی جگە لەو کەسانی کە وەکو خۆیان سەردانی پێشانگاکەن ساڵانە ئەندێک لە قوتابخانەکان زانکۆکان ڕێکخراوەکان دام و دەستگا جیاوازەکان بەشێک لە گەنجان و قوتابیان و خوێندکاران بە گروپ دێرن بۆ پێشانگا ئەمە شەر بۆ خۆی جۆرێکی دیکە لە گەرم و گوڕی داوەتە پێشانگای کتێب کە هەموو ئەمانە لە خزمەت پرۆسە و پرۆژەی بە کولتورکردنی خوێندنەوەیە. زۆر باشە مامساس و هەر بەڕاستی ئەمە بۆتە هۆکارێک بۆ بە کولتورکردنی خوێندنەوە لە ناو تاکەکانی کۆمەلگای کوردیدا و لەگەڵیشیا پێویستە هەموو چین و توێژەکان ڕووکەنە پێشەنگایان ئەو چین و توێژانە کامانن کە زیاتر ڕوو دەکەنە ئێوە. دیارە کەسێک کە تەمەنی 5 ساڵەواتە مناڵێک تەمەنی 4 بۆ 5 ساڵە و لە قۆناغی باخچەیە ئەتوانێت دەست بە کتێب خوێندنەوە بکا و کتێب بخوێنێتەوە تا ئەو کەسەی کە نزیکە بێتەوە لە سەرەمەرگ و تەمەنی ئەگاتە و تەمەنی کە ئیتر تەواو دەردێڵێ ژیانی بەرەو کۆتایی ئەڕات چونکە کتێب کاتی بۆ نییە. کەسێکە تەمەنی 4 مناڵە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵە ئێستا کتێبی تایبەتەیە کە زیاتر وێنەیی و وێنەدارە مناڵەتوانێت لەو تەمەنەوە کە خوێنەواریشی نییە کتێب بخوێنێتەوە یا کۆمەڵی وشەی سادە هەیە چیرۆکی سادەمان هەیە دایک و باگەتوانێت بۆی بخوێنێتەوە دووبارە ئەمە بەگەڵی هاندانێکە بێ بۆی کاتێکە گەورە بێتە دۆستی کتێب و خوێندنەوە بۆ ئێمە کاتێکی دیاریکراوە یا تەمەنێکی دیاریکراوە و قۆناغێکی دیاریکراومان نییە بۆی کە ئینسان تەنیا لەو قۆناغەیە بخوێنێتەوە بۆیە پێشانگای کتێب بۆ سەردانکردنی کتێبخانەکان هەموو چین و توێژە جیاوازەکان هەموو خەڵکە جیاوازەکان هەموو خەڵکی ناوچە جیاوازەکان و هەردوو ڕەگەز بە ئاستە جیاوازەکانیەوە ئەگرێتەوە ئەوەی کە زۆر گرنگاوەیەکە ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین هانی هەموو کەس بدەین کتێب بخوێنێتەوە چونکە بەڕاستی ئەو بەڕێزانەی ئەو نووسەرانە ئەو زانایانەی کە لە کۆنا لە دێرینەوە باسی بابەتی کتێب خوێندنەوەیان کردووە جەختیان لەوە کردوێتەوە کە وەکو چۆن خۆراک بۆ جەستە پێویستە هەر بەو شێوازەش کتێب بۆ مێشک بۆ ڕۆح بۆ زیادبوونی معریفە پێویستە. بەداخەوە ئەوەندە ئەم قسەیە وتراوەتەوە سادە بۆتەوە لە بەرچاومان ئەها جارانەمان و دەمان و ئێمە نیشتیمانمان خۆشەوێ ئەو ناوتان نیشتیمانمان خۆشەوێ ئێستا وشەکە سادە بۆتەوە لە بەرچاومان بەداخەوە ئەوە وتراوە کتێب بۆ مێشک و بۆ ڕۆح گرنگە تەنانەت خوێنەرانی وەکو شتێکی کلاسیکی لی تێگەیشتون لە کاتێکە بەفیعلی گرنگە
خوێنەر خوێندنەوە عملیە و پرۆسەیەکی زۆر زۆر جیاوازە زۆر پێشکەوتووە و جۆرێکە لە پێویستی بۆ هەموو تاکێکە بێوێ خۆی بدۆزێتەوە هەر گۆڕانکاریش نەکا لە ژیانی خۆیان هەر بێ خۆی بدۆزێتەوە گۆڕانکاری بکە لە خۆیان نەک لە چواردەوری خۆیان بەڕاستی گرنگە پەنا بۆ خوێندنەوە ببات چونکە خوێندنەوە هۆکار و ڕێگەیەکی زۆر ئاسانە بۆ خۆناسین بۆ خۆناسیش ڕێگەیەک و پرۆسەیەکی زۆر گرنگە بۆ خۆسازی واتە ئێمە سێ هەنگاوی زۆر گرنگمان هەیە خوێندنەوەمان هەیە خۆناسیمان هەیە خودسازیمان هەیە وەختێک ئینسانە خوێنێتەوە لە چواردەوری لە خۆی لە ناخی خۆی لە خەڵکەکانی دەوروبەری لە مرۆڤەکانی دیکە لە بیر و بۆچوونە جیاوازەکان لە مێژوو و لایدۆلۆژیا جیاوازەکان ئاشنابێ وردە ورداگاتە ئەو قۆناغەی کە بە ناخی خۆی ئاچێتە خوارەوە و خۆی دەناسێ کە خۆی ناسی ئەم خۆناسیە هاوکاری ئەکا بۆ ئەوەی کە خودسازی بکە خۆپێگەیاندن و خۆبوونیادنان دەست پێ بکە وەختێک خۆی بوونیادنا خودسازی کرد ئەم مرۆڤە ئەبێتە مرۆڤێکی سوود بەخش بۆ خۆی ئەو جا بۆ ئەوانی دیکە زۆر باش مامۆستا ئاسۆک و ڕاهێنەرێکی پەروەردەیی بوون ئەگەر کەسێک یاخود هاوڕێیەکمان ئەهلی خوێندنەوە نەبێت ئەهلی کتێب نەبێت چۆن بتوانین لە ڕێگەی ئەم پێشەنگانەوە وای لێ بکەین کە کتێب خوێندنەوەی لا خۆشەویست بکەین و ئاشنای بکەین بە دنیای خوێندنەوە کتێب بە خۆشحاڵیەوە پێشانگاکان لە هەولێر و لە سلێمانی و پێشانگا ناوچەیەکان لە شارەکانی دیکە دەرفەتێکی باشن بۆ ئەوەی کە مرۆڤ دەست بە خوێندنەوە بکە پێش ئەوەی لەگەڵ بەڕێستان قسە بکەم لەگەڵ بەڕێزێک لە کە کتێبخانەیان هەیە و لە پێشانگا بەشداریان کردو پرسیاریەوەم لێکرد ئایا ئەم ساڵی ژۆک و ساڵانی دیکە خەڵک هەبوون کە تازە هاتبن دەستیان بە خوێندنەوە کردبێ بە خۆشحاڵیەوە و سوپاس بخوا ئەم ساڵی ژۆک و ساڵانی دیکە خەڵکێکن کە پێشانگایان کردوتە دەرفەت بۆ ئەوەی کە دەست بە خوێندنەوە بکەن ینی خوێندنەوە بابەتێک نییە پەیوەست بێ و پێشانگاوە ینی ناکرێ ئینسان خوێنەر بێت تەنیا مانگی 11 و 12 بخوێنێتەوە لەگەڵ مانگی 4 لەبەری مانگی 11 و 12 لە سلێمانی پێشانگا هەیە مانگی 4 لە هەولێر پێشانگا هەیە خوێندنەوە شتێکە پێویستە ڕۆژانە بێ پێویستە هەبیت عادات خویەک بێ ئێمە ڕۆژانە تیامان نابێ ئەگەر دەلاپەڕەش بێ ڕۆژانە بیخوێنینەوە چونکە ئەم دەلاپەڕەیە ئەم 20 لاپەڕەیە وەکو ئەوایە 20 خشتمان لە دیواری کەسایەتی خۆمان دانابێ مرۆڤ تا خشتی زیاتر لە دیواری کەسایەتی خۆی دابنێ دیواری کەسایەتی دیوارێکی بەرزە بێ مرۆڤ تا دیواری کەسایەتی دیوارێکی بەرز بێ بەرهەمدارە بێ لە دنیا و قیامەت بەرهەمدارە بێ بۆ خۆی و ئەوانی دیکە بۆیە هانی هەموو بەڕێزانە ئادەم کە ئێستا گوێیان لە ئێمەیە لە هەر شوێنێکان تکایە ئەو بابەتی کە وەلاتان خستووە یا گرنگیتان پێنەیاوە تا ئێستا کە خوێندنەوەیە یان گرنگیتان پێایە و لە قۆناغێکا زۆر گرنگیتان پێیاوە ئێستا واستان لێهێناوە یا بە ئێحتیمامەوە سەیری ناکەن تکایە بۆی بگەڕێنەوە چونکە من دڵنیاتانەکەمەوە لاپەڕەکانی کتێب ئاسوودەیی زیاتر تایە لە سایتەکان ئاسوودەیی زیاتر تایە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان من بە هیچ شێوەیەک لەگەڵەوە نیم ئینسان تۆڕی کۆمەڵایەتی یا مۆبایل یاشتی دیکە بەکار نەهێنێ بەس بەڕاستی هانیەوە ئێم لەگەڵ ئەوەی کە مۆبایلیش بەکاردێنن ئاگان لە کتێبیش بێ ئاگان لە خوێندنەوەش بێ چونکە کتێب ئەو نوێنەرە ڕاستگۆ ڕاستەقینەیە کە داهێنان و پێشکەوتنەکانی سەدەکان و نەوەکانی پێش خۆمانی پێداوین وهانمانەیە بەوەی ئێمەش داهێنان و پێشکەوتن بکەین بۆ خۆمان و بۆ نەوەکانی دوای خۆمان واتە کتێبە و مامۆستایەیە کە بێمنە دەرکاتێبمانەوەی دەستی بۆ بین بیخوێنینەوە سوودی لێ ببینین ئەو هاوڕێیە کە هیچ کاتێمنتمان بەسەرا ناکە و عزیێتمان نادا ئەو وەسیلەیە کە ئینسان دەتوانێت لە ڕێیەوە تەمەنێکی جیاواز بژی ئێمە هەمومان یەک تەمەنمان هەیە بەڵام ئەگەر کۆمەڵێک کتێب بخوێنینەوە ژمارەی تەمەنەکانمان زیادە بێن و سەرێک گەڵێ ئینسان دەتوانێت خوێنەر دەتوانێت هەزاران ژیان بژی لێک ژیاناکە خۆیژی بۆچی چونکە ژیانی هەزاران کەسی دیکە توانێ بخوێنێتەوە و سوودی لێ ببینێ بۆ خۆی ئەم هەموو سوودەی هەیە ئەم هەموو کەسایەتیمان پتەوەکە ئەم هەموو باڵای معنەویمان بەرزەکە حیف نییە تەنها لە کاتی پێشانگایە بیرمان کەوێتەوە یان حیف نییە کاتی پێشانگا کە بیرمانەکەوێتەوە و دەفعبین و مۆتیڤیشنمان پێدرێ و هانەدرین دوای پێشانگا سارد ببینەوە و خاو بینەوە و بە هەڵکەوتیش ڕۆژێک پێمان لە کتێب هەڵ نەکەوێت بەداخەوە کۆمەڵێک بابەتی کولتوری هەن لای ئێمە زەرەری لێداوین بە نمونە قسەیەکی کۆمیدی هەیە ئەڵێ گەرێتەوەی پارەت لێ نەدزرێ لە ماڵەوە بیکردە ناو کتێبەکانەوە چکە دەستکە قەت کتێب ناکاتەوە کەمە زۆر مەترسیدارە ینی ئەم قسانە وای لێ کردوین ئینسان لە خوێندنەوە بتەکێتەوە نەکانی بۆ بدرێ بۆیە ئومێدم وایە داوام وایە پێشنیازم وایە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە ڕخنەیەکی ڕوخێنەر نەگیرێ لەو کەسانەی کە سەردانی پێشانگاکەن چونکە ئەکرێ پێشانگا هۆکار بێ بۆ جەزبکردن و ڕاکێشانی خوێنەرانی تازە
مامساسۆ لا تۆڕ کۆمەڵاتیەکان چالاکی بەتایبەتی ئەم ماوەیە چەندین بابەتت لەسەر پێشنگای کتێب بڵاو کردەوە لەوانە ژۆزام ڕێبەرێکت هەبوو بۆ کەسانی کاچن بۆ پێشنگای کتێب جا لەم سۆنگەیەوە پێم خۆشە چەند ڕێنماییەک بی بۆ کەسانی کە تاو کوێسانە چون بۆ پێشنگا کاتێکگە ماچین بۆ پێشنگا پێویستە چی ئامانجێک بە خۆمان دابرین ئایا دەکرێت هەر ئاوها بڕۆین و بەبێ ئەوەی لەگدانە و بکەین بۆی کە چیمانەوەیان چیمان پێویستە یان تەنها بۆ گەڕان ئەچین سپاسی گرنگی پێدانتانەکەم دیارە من لەگەڵ ئەوەم ئینسان بۆ ڕسمگرتن و سێڵفیگرتن و ستریکگرتنی و سناپکردنیش بێ هەربێت بۆ پێشانگە ڕاستیەکە یانی بۆچی ئاساییە کەسێک بڕوا لە بازار وێنەی خۆی بگرێ کەسێک بڕوا لە پێشانگایەکی جلوبەرگ کات بەسەر بەرێ بۆ ئاسایینە ئینسان بێ بۆ کتێبخانە ئەو کەسێک کە دێ بۆ کتێبخانە کتێبیش نەخوێنێتەوە لە مەرحەلەیە هەر بابێت جاکسۆن براون کتێبێکی هەیە تایە ئەڵێ دیارە نای ئامۆژگاریە سادەکانی ژیانە ئەڵێ گەر کتێب ناشخوێنیتەوە هەر بیکڕاگەر پارەت هەیە چونکە ئەکرێ ڕۆژێ لە ڕۆژان بۆی بگەڕیتەوە بیکڕی ئەمما سەبارەت بەوەی کە بەڕێستان فەرمووتان ئینسان چی بکا بەوەی کە دێ بۆ پێشانگا کتێبانێک بخوێنێتەوە کە سوود کتێبانێک بکڕێ کە سوودیان لێ ببینێ بەڕاستی دۆخی دارایی هاندەرە بۆ ئەوەی کە ئینسان وردەکارتر بێ لە هەڵبژاردننی کتێبە بە نمونە ئەگەر کەسێک 30,000 دیناری عێراقی تەرخان کرد بێ بۆ کڕینی کتێب ئەو بەڕاستی ئەبێ ئەو 30,000 ئەوەندە بە وردی بۆگەڵی خەرج بکە ئەوەندە بە وردی کتێبەکان هەڵبژێرێ کە سوودی دووسێ دانە 30,000 لێ ببینێ ئەگەر نا کەسێک 200,000 دابین کرد بێ نەزانێت چۆن کتێبەکڕێ بەو چی بۆ نمونەوەکو چی وایە و کەوایە هیچ زمانێکی تر نازانێ غیری کوردی ئەچێ کتێبی ئینگلیزی و عەرەبیە کڕێ تۆ هیچ سوودێک ئێستا بۆ ئەم مەرحەلەیە بۆ ئەم قۆناغە هیچ سوودێک لە کتێبی عەرەبی و ئینگلیزی ناوەرناگری بۆ نمە کەسێک خوێنەری تازەیە بێ کتێبی فەلسەفی بکڕێ بیخوێنێتەوە تۆ هیچ سوودێک لە کتێبی فەلسەفی نابینی ئەم ناوەندەی پشتی منەوە کۆمەڵە کتێبی فکریان هەیە کەسێک کە تازە دەسی بە خوێندنەوە کردو من بە هیچ شێوەیە لەگەڵەوە نیم کتێبی فکری بکڕێ بەڵام کەسێک کۆمەڵە کتێبی خوێندوێتەوە لە ئاستێکی مامناوەند و پێشکەوتی وایە ئەکرێ پەنا بۆ کتێبی فکری بەرێ واتە ڕێنمایەکی زۆر سادە و سەرەتایی بە زمانێکی سادە و سەرەتایی ئەوەیە وەکو چۆن ئێمە ئەچین جلوبەرگ ئەکڕین قیاسەکەی جلوبەرگەکەیە دوو لە ڕووتان ئەو پێڵاوی کە ئەیکڕین یا ئەو شتێک کە ئەیکڕین قیاسەکەی بۆ خۆمان ئەگونجێ ئەبێ بەڕاستی کتێبیش بکڕین کتێبەکەی قیاسی بۆ معریفەی بۆ قیاسی معریفی خۆمان بگونجێ لە ئاستی خۆمان نابێ لە قۆناغەکانی سەرەتایە من پێشنیاز دەکەم و کتێبی کە ئەیکڕن سادە بێ خۆش بێ چێژی لێ ببینن سوودی لێ ببینن کورت بێ ئەو سێ چوار خاڵە بەڕاستی گرنگە ئینسان ڕەچاوی بکە ئەو کاتێک کە کۆمەڵی کتێبی خوێندەوە بوونم خوێنەرە 50 کتێب 100 کتێبی خوێندوێتەوە قۆناغێکی بڕیوە ئەو کاتە ئیتر وردە ئاستەکەی ئەباتە پێشتر بۆ نمونەگەر ڕۆمانە خوێنێتەوە ڕۆمانێکی قورسترە خوێنێتەوە زمانێکی تایبەتترە خوێنێتەوە زمانێکی باڵاترە خوێنێتەوە تەنانەت دەتوانێت ناوەندی خوێندنەوەکە بگۆڕێ و چاپەمەنی تا ئێستا کتێبی لێکڕێوە بیگۆڕێ هەندێک بابەتی فکری بابەتی مێژوویی بابەتی سیاسی بابەتی جوگرافی بابەتی ئەدەبی بەپێی ئاستی خۆی کەسێک کە خوێنەری شیعرە نابێ یەکەم جار بچێ هاوقەی کتێبێکی مەحی و نالی ببێ چونکە هیچ لێی تێناگا إلا ئەبێ بچێ شەرحەکە بخوێنێتەوە ئەتکرێتەوە کتێبێکی سادەی شعری بخوێنیتەوە ئەکرێ بابەتێک بخوێنیتەوە کە لی تێبگەی قیاسەکەت بۆی بگونجێ ئەو کاتێک کە وردە ئینسان قەڵەوە بێ لە بواری خوێندنەوە یا چوارشانە ئەبێ ئەتوانێت قیاسی خوێندنەوەکانیشی بگۆڕێ کاتێک کە مرۆڤ دێتە پێشانگە ئەسڵ وایە یەکەم جار بگەڕێ بزانێت چی بۆ ئەو باشە ڕاوێش بکە لەگەڵ ناوەندەکانی خوێندنەوە بە خۆشحاڵیەوە بەشێک لە خوێنەران ڕاوێش لەگەڵ ئەو بەڕێزانەکەن کە لێرە کتێبە فرۆشن بە خۆشحاڵیەوە بەشێک لەو بەڕێزانە من ناڵێم هەمویان بەداخەوە ینی بەداخەوە هەمویان نا بە خۆشحاڵیەوە بەشێک لەو بەڕێزانە خۆیان خوێنەرێکی چاکن و ئەتوان ڕێنمایی باش بدەن بە خوێنەر چکە بەڕاستی ئینسان تا خۆی خوێنەرێکی باش نەبێ ناتوانێت خەڵک بۆ خوێندنەوە ڕاستە بکە ئەم عملیەیەکی قورسە مەسئولیاتە خوش پێی ناخۆشە چونکە خوا لە قورئانە دەفەرموێ كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون زۆر لای خوا ناخۆش و بێزارکەرەکە ئینسان شتێ بڵێ کە خۆی تایە نەبێ کە خۆی جێبەجێی نەکا بۆیە ئەسڵ وایە کەسێک کە کەسێکی بۆ خوێندنەوە ئاڕاستە کرد خۆی لە ئاستی بێ و خۆی کتێبی خوێندبێتەوە ئەکرێ ڕاوێشکردن بە بەشێک لە ناوەندەکانی خوێندنەوە ڕێنماییکی خوێنەر بکە بۆی کتێبێ بکرێ کە بە ئەو باش بێ زۆر باش مامۆستاسۆ ئایا خوێنەران کە دەچنە پێشنگایەک یاخود دەچنە کتێبخانەیەک پێویستە لە هەموو بوارێکدا بخوێنەوە یان تەنها تەرکیز بکەنە سەر ئەو بوارێک کە خۆیان حەزیان لێتی و لە بوارەدا بخوێنەوە ئەزانی مامۆستا ئێمە خوێنەرمان هەیە خوێنەوارمان هەیە خوێنەر جیاوازە لە خوێنەوار ئینسان لە خوێنەواری کاتێک کە فێرە بێ لە پۆلی 1 و 2 3 ئیتر وردەورداتوانێت بخوێنێتەوە و بنووسێ ئەمە بێتە خوێنەوار وەزاهیرەن بیریشی ناچێتەوە تا کۆتایی تەمەنی بەڵام ئەکرێ خوێنەری بیر بچێتەوە واکرێ ئینسان لە قۆناغەکانە خوێنەر بێ و لە قۆناغەکانە لە خوێنەریدا ببڕێ و ناسنامەی خوێنەری نەمێنێ واتە ئەم عملیەیەکی قورسە
یەکێک لە تایبەتمەندیەکانی ئینسانی خوێنەر ئەوەیە لە بواری جیاوازا بخوێنێتەوە یەکێک لە تایبەتمەندیەکان ئەوەیە من ناڵێم لە هەموو بوارەکە نا بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی خوێنەر بە تایبەتی خوێنەرێکی ناوەندی و پێشکەوت و باسی خوێنەری سەرەتایی ناکەم خوێنەری سەرەتایی من لەگەڵەوەم کتێبی سادە بخوێنێتەوە بەڵام و کاتی کۆمەڵی کتێبی خوێندەوە ژماری کتێبەکانی چووە دەیان نەک چەندانەیەک ئەو کاتە وردە پێویستە فرەچەشنی و هەمەچەشنی هەبێ لە خوێندنەوەیە تۆ لە ماڵەوە ڕەنگە باختان هەبێ ڕەنگە باخچێکی بچووکتان هەبێ ئەگەر باخچەکەتان هەموو یەک جۆر دار و ڕۆکی تیاابێ هەموو یەک جۆر گوڵی تیاابێ یەک جۆر ڕەنگی گوڵی تیاابێ ڕەنگە بێزارکە بێ بەزەگەر سووریش و سەوزیش و زەردیش و سپیش و ئەمانەشی تیاابێ ڕەنگە حەسبکە لە ناوێ دابنیشی ئینسان کاتێککە کتێبی خوێندەوە پێویستە لە فرەچەشن کتێب بخوێنێتەوە پێویستە کتێبێ بخوێنێتەوە تۆزێک لە ئاستی خۆی یەک تۆز لە ئاستی خۆی باڵاتر بێ بۆی کتێبەکە ڕای بکێشێ لەگەڵ خۆیان پێویستە کتێبێ بخوێنێتەوە دژی بۆ چوونی خۆی بێ قەیچێکایانی بەڵام وەکو پێم وتی لە قۆناغی سەرەتایە نا گەنجێکی سادەیە هێشتا نازانێ بابەتی بیر و باوەڕ و عەقیدە چیە هێشتا کتێبێکی سیرەی نەخوێندوێتەوە هێشتا لەبارەی ژیانی پێغەمبەر و پێغەمبەرانەوە عەلەیهیمو الصەڵاتو وەسەلام نازانێ هێشتا شتێکی لەبارەی قورئانەوە نەخوێندوێتەوە نابێ بچی هاوقەی کتێبێکی فەلسەفی بکە گرفتی بۆ دروستەکە یەکەم جار کۆمەڵێک کتێب لەبارەی ئەو بیر و باوەڕ و شتێکە خۆتەوە هەتەی خوێنیتەوە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک مەبادی و بنەمات بۆ دروستە بێ بەرچاوڕوون ئەبی ئەو جاچی کتێبی تریشە خوێنیتەوە چونکە وەختێک ئینسان کۆمەڵێک کتێبی خوێندەوە بۆ ئەو عەقیدە و بیر و باوەڕی کە خۆی هەیەی پتە ئەبێ یعنی سەرنج بدە ئێمە کوردین ئەگەر بچین کتێبی گەلێ بخوێنینەوە یا کەسانێ بخوێنینە کە کوردیان خۆش ناوێ ڕەنگە تااقەتی قسەکردنمان بە کوردی نەمێنێ بەڵام ئەگەر تۆکمە بین لەسەر کوردبوونەکەی خۆمان معلوماتی چاکمان هەبێ لەسەر زمانی کوردی لەسەر گەلی کورد لەسەر ئەو پیاوە گەورانەی وەکو سەلاحەدین و وەکو قازی و شێخ مەحموود و پیاوە گەورانەی تر کە هەمان بوون ئەم پیاوە گەورانە معلوماتمان هەبێ لە سەریان بچین کتێبی غەیرە کوردیش بخوێنینەوە دژایەتی کوردیشی تیابێ زۆر کاریگەری نابێ لە سەرمان ئەم بابەتە بۆ بابەتی دینی و بابەتی عەقیدەی و بابەتی ئایدۆلۆژی بۆ هەموو بابەتێکی دیکە ڕاستە پێشنیازی من ئەوەیە ئینسان لە قۆناغی سەرەتایە خۆی پتە و کابە شتانەی کە پێویستێتی لە قۆناغی دواترا بچێ هەمە چەشن و فرەچەشن بخوێنێتەوە بۆ هێر بزانێ ئەوانی تر چیان پێیە هەر بزانێ ئەوانی تر ئەڵێن چی لەبارەی ئەمەوە چی ئەڵێن ئەرێ خۆ دنیا هەر یەک ڕووی نییە کۆمەڵی ڕوویشی هەیە چونکە ئەکرێ شتێ بەلای منەوە ڕاست بێ بەلای تۆ ڕاست نەبێ یا بە پێچەوانەوە لە حەقایە من بزانم بۆچی ئەم شتە بەلای تۆ ڕاست نییە مامساسۆ نووسەر لای ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە تا ڕادێک پەراوێز خراوە و زۆربەی ئەو کتێبانەی کە نووسن زیاتر بۆ تەوعیە یان بۆ خۆشی خۆیانەوەتە ناتوان داهاتێکی لێ بدەزیێن بەڵام دوجار ئەم جۆرە پێشنگایانە ڕەنگە زۆرێک لە نووسەران زۆرێک لە وەرگێڕان زۆرێک لە زانا و بینمەندەکان کەسانی ڕۆشنبیر کۆ بکاتەوە تا چەندێک ئەم پێشنگایانە گرنگە بۆ ئەوەی کە خوێنەر بگەێنێتەوە بە نووسەرەکان بۆ کەسانی کە پسپۆڕیان هەیە شارەزاییان هەیە لەوێ بینینی ئەو کەسانە دەکرێت چی بە خوێنەر ببەخشێ ڕاستە ڕاستیەکەی من لەبارەی چینی نووسەران و وەرگێڕانەوە زۆر گەشتبین نیم وەگلەیم زۆر لەیان هەیە و پێم وایە بەشێکی زۆری کەم تەرخەمینە خوێندنەوەی خەڵکوە بەدەمەوە نەچوونی خوێندنەوە لایەن خەڵکەوە پەیوەندی بەوانەوە هەیە لەبەر کۆمەڵێک زۆر هۆکار کە ئەکرێ ئێستا کاتی نەبێ باسییان بکەین بەڵام بەڵێ پێشانگا ئەکرێ هۆکارێک بابەتی مادی ینی بابەتێکی بازرگانی بە خۆشحاڵیەوە چەند ساڵێکان بابەتە دروست بووە خەڵک ئامادەیە پارە بە کتێب بدا بۆ ئەوەی کە خۆی بەرەو پێشبەرێ بۆ ئەوەی کە توانەکانی خۆی بەرەو پێشبەرێ ئامادەیە بڕەپارە بە کتێب بدا ئەکرێ ئەم بڕەپارەیە دوای ماوەیەک دوو ئەوە نووسێ قاتی ئەم پارەیە و چەند بەرامبەری ئەم پارەی بۆ زیاد بکە تۆ کتێبێکی خوێنیتەوە لە بواری پەرەپێدانی کەسیە یەک دانشتی لێەوە فێربی ئەکرێ ئەو دانشتە بای دە بەرامبەری نرخی کتێبەکە بێ ئەکرێت تۆ پێویست بکە قوربانێکی زۆر بیت ئەم شتە فێربی ئێستام کتێبە زۆر بە ئاسانی ئەم شتێک خسۆتە بەردەستی تۆ کەواتە تۆ سوودت لەم کتێبە بینیوە پارێکی چەند هەزارت پێداوە بەس بای چەندین هەزار دینار و دۆلار ڕەنگە تۆ سوودت لەو وانەی ناو کتێبە بینی بێ ڕەنگە ئەو کەسی کەم شتەی نووسیوە خۆی زەرێکی زۆری مادی کرد بێت تا گەیشتێ بۆ قەناعەتە 40-50 ساڵی تێپەڕانە بێت تا گەیشتێ بۆ قەناعەتە یەک دنیا ئیفلاسی کرد بێت تا گەیشتێ بۆ قەناعەتە بەس تۆ ئێستا بەبێ ئەوەی هیچ زەرێ بکەی بەبێ ئەوەی چاڵنج و ڕیسکێ بکەی دەی ئەمە خوێنیەوە سوودی لێ ببینی مەبەستەکە ئەوەیە بە خۆشحاڵیەوە ئێستا و بابەتی بازرگانی کردن یا ئەتوانم بڵێم سوود بینین لە کتێب لە هەردوو لاوە هەیە هەم خوێنەرەکرێ سوودی لێ ببینێ هەم بەشێک لە نووسەر و وەرگێڕان ئەتوانن سوود لە کتێبە باشەکانیان ببینن کە بە خوێنەرانی ئەگەێنن بەڵێ پێشانگا ئەکرێ دەرفەتێک بێ بۆ بینینی خوێنەر و خوێنەر و نووسەر خوێنەر و ئامادەکار خوێنەر و وەرگێڕ کە ئەمەش دووبارە پاڵنەر ئەبێ بۆ دووبارە خوێندنەوە من پێشتر وتم ناکرێ خوێندنەوە تەنیا مانگی یانزە و مانگی چوار بێ ئێستا با قسەکە تەواوکەین بەس مانگی یانزە و مانگی چوار سوبحانەڵڵا ئینسان باشترە خوێنێتەوە بۆ چونکە دەفع بێ هان ئەدرێ خوێنەرانی ترە بینێ دۆستایەتی لەگە خەڵکی تراپەیە ئەکا هاوڕەکانی بینێ کەسێکە بینێ جدیە لەسەر خوێندنەوە هەموو ئەمانە وای لێ کە ئەمیش هان بدرێ و بەرەو خوێندنەوە بڕوە
بەڵام مامۆستا ئایا لە پێشنگاکەدا ئەوەی قسەت لەگەڵ ناوەندەکانە کردی بێت و زانیاری وەرگرتی بێ ئایا چ جۆرە کتێبێک زیاتر فرۆشی هەبووە لەم چەند ڕۆژەدا؟ بەڵێ دیارە ئێمە لەبەرەوەی گەلێکی مسلمانین وەسپاس بخوا هەستی ئاینداری لە وڵاتی ئێمەیان زۆر بەرەو پێشەوە چوە لە چاو جارانە ئەگەر ساڵانی هەشتاکان پڕفرۆشترین کتێبەکان کتێبی نائینی بوو بن ئێستا پڕفرۆشترین کتێبەکان پڕفرۆشترین ئەو کتێبەکان ئەو کتێبان کە کتێبی ئاینین و گەنجانی ئایندار و موسڵمان گەنجانی پەیامدار سپاس بخوا زۆر بە چڕی و چاکی ڕویان لە کتێب خوێندنەوە کردووە ئەگەر لە قۆناغی سەرەتایە پێشیانەوە دیار نەبێ چونکە مرۆڤ کاتێک کتێبە خوێنێتەوە لە قۆناغی سەرەتایە زۆر پێیەوە دیار نییە دەست بە خوێندنەوە کاو ئەڕوا بەس دوایی وردە پێویستە ئەم کتێبە ئەم خوێندنەوەیە ڕنگدانەوەی لەسەر ژیانی هەبێ گۆڕانکاری لە بیر و فکریا بکە و پێیەوە دیار بێ ئەگەر خوێندنەوە بە ئینسانەوە دیار نەبێ و ڕنگدانەوەی لە ژیانیان نەبێ ئەو خوێندنەوە بای فلسێک نییە هیچ ئیسیفادەی نییە جگەلەوەی ئەم ئینسانە بەرەو خۆبەزلزانی و کیبرەوە بەڵکو خوێندنەوە پێویستە لە قۆناغی دوامە لە قۆناغی تۆزە پێشکەوتووە پێویستە وردە گۆڕانکاری لە ژیانی ئینسانە بکە ئینسان بەرەو پێشەوە بە گۆڕانکاری لە فکر و زێنی ئینسانە بکە ئەزان بەڕێزان هەموو ئەو شتانی ئێمە ڕۆژانە ئەیکەن زادەی بیرکردنەوەکانمانن کتێبیش کار لەسەر بیرکردنەوەکانەکە ئەگەر ئینسان بتوانێت بیرکردنەوەکانی خۆی بگۆڕێ ئەگەر کتێب کاریگەری لەسەر بیرکردنەوەکانی خۆی بکە بە ئاڕاستەی ئەرێنیە ئەو بێگومان گۆڕانکاری لەسەر ژیانیشیا دروستە بێ سوپاس بخوا ئەو کتێبانی کە هەن دیارەوە شتێکی ڕوونە بەشێک لە خەڵکیش دەماریان پێ ژیرێ هەموو ساڵێ وەکو لە پێشانگاکانی کتێب دەستەکەن بە قسەی بێمانە و بێتام هەندێک لەو لیخن بیرانەی کە چاویان بە کتێبی ئاینیە هەڵنایە بەڵێ کتێبی ئاینی پڕفرۆشترین کتێبە وام ساڵەوەندەی من ئاگدارم دوو کتێب هەیە کە دوو کتێبی جیاوازن لە کتێبەکانی دیکە کتێبی وەرگێڕانی سەرکردە یحیا سەنوارن واتە یحیا سەنواری شەهید نووسیوێتی و وەرگێڕانیان بۆ کراوە لە ناوەندەکانی تەفسیر و ڕێنوین هەن وازانم پڕفرۆشتین کتێبەکانی پێشانگا بن و بە خۆشحاڵیەوە بەشێک لە خوێنەران کە دێن یەکەم کتێبیانم کتێبەیە کایکردن خۆ ڕەنگە ئەم کتێبە لە ڕووی ئەدەبیەوە لە ڕووی من نازانم نەخوێندوێتەوە هێشتا ڕەنگە ئەم دوو کتێبە لە ڕووی ژانری ئەدەبیەوە زۆر باڵا نەبن ڕەنگە کتێب هەبێ زۆر لەوان باڵاتر بێ بەڵام ئەو کەسەی کە نووسیونی و واقعی کە ئەو بۆی دروست کردووە و ئەو خوێنەی کە داویەتی بوو ئەوەی کە خەباتەکەی ئاو بدا بۆ تەوەکاری ئەوەی کە کتێبەکانیشی گەشانوێتەوە وەت ئەو پیاوە بەڕێزە دوای تەمەنیشی دوای وەفاتیشی دوای شەهیدبوونیشی هێشتا بۆ تەمایی بەرەکەت و ئومەتێک کە ئومەتی ئیقراءە دووبارە بۆ ئیقراء ڕاستە ئاکاتەوە مامۆساسۆ ئێستا زانین بارودۆخی دارایی خەڵک لە ئاستێکی باشدانیە موچە بەڕاستی درەنگ کەوتووە ڕەنگە زۆر کەس ئەو لایەنە مادیە باشەی نەبێ بەڵام خۆشبەختانە لە کوردستان چەندین پرۆژەی خوێنەر کرا بۆ خوێندنەوە و پێدانی کتێب بۆ کەسانی کە باری داراییان باش نییە لەوانە کەسانێکە بوون ئەو کتێبی هەیەن و لیان زیایان چەند جارێک خوێندویانەتەوە ئەیان بر بۆ ناوەندێک ناوەندەکەش بەبێ بەرامبەر ئەی بەخشی بۆ کەسانی کە ئەیانەوەیان پێویستیان پێویستی و حەزیان لێ بخوێندنەوە ئەم پرۆژانە بوونی هەیە لە پێشنگای کتێبە کەسێک ئەگەر لای دارایەوە نتوانێت کتێبێ بکڕێ ئەتوانێت سەردانی شوێنێک بکا کە کتێب بەدەست بهێنێت وڵای ئێستا ئاسانکاریەکان بۆ خوێندنەوە ئەوەنە زۆرن پاسا و بۆ ئینسان نەماوە کە نەخوێنێتەوە بڕاستی بە تایبەتی لە کتێبی کوردیە ئێمە لێرە تەماشای معاملەی کتێبە عەرەبیەکان یا کتێبە ئینگلیزیەکانەکەین بە تایبەتی کتێبە عەرەبیەکان کتێبی عەرەبی زۆر گرانترە لە کتێبی کوردی جارێ قاڵ یەکەمەوەی کە کتێبی کوردی خۆی زۆر هەرزانە ینی پارەی جەهری وایە ڕێزمەیە پارەی لە فەیەکە ئەو پارەی لە فەنادی بە لە فایدی بە کتێبێک بۆیە من باوەڕم وایە پاساو بۆ ئەوەی کە ئینسان نەخوێنێتەوە زۆر کەم ماوە ئینسان ئەگەر پارەی نەبێ کتێبی نووسراو بخوێنێتەوە توانێت سوود لە کتێبی PDF ببینێ ئەگەر پارەی کتێبی PDF نەبێت توانێت سوود لە کتێبی دەنجی ببینێ کە ئێستا لە یوتیوب زۆرن ینی ئەگەر پارەی کتێبی دەنجی نەبێت توانێت بچێت لە بەشێک لە کتێبخانەکان کتێبی استیعارە بکە بیخوازێ بە خواستن وەری بگرێ ئەگەر پارەی ئەوەی نەبێت توانێت لە گروپەکان لە کڵەپەکانی خوێندنەوەی کە جەنابەت باس کرد بەشداری بکە بەڵێ لێرە چەند شوێنێکن کە لێرە کتێبە دەنە خەڵک وەریەگرن بە دیاری ئەیدەن هەندێک ڕێکخراوی هەن کە هاوکارن بۆ ئەم بابەتە بە خۆشحاڵیەوە پرۆسەی بە کولتورکردنی خوێندنەوە لەم ساڵانەی دواییە تەکانێکی داوە هەنگاوێکی هەڵگرتووە هەنگاوێکی ناوە شقاوێکی بڕیوە ومێ دەکەم لە ساڵانی داهاتووە پرۆسی بە کولتورکردنی خوێندنەوە بخزێتە ناو ناوەندەکە ڕسمیەکانی خوێندنەوە بخزێتە ناو قوتابخانەکانەوە بۆ ئەوەی کە لەوێەوە خوێنەر بۆ گەنجان قوتابیان خوێندکاران بۆ خوێندنەوە ڕاستە بکرێەوە خوێنەوارەکان بکەنە خوێنەر چکە بەڕاستی ئێمە خوێنەوارمان زۆرن بەڵام خوێنەرمان کەمن وە کەسێکیش خوێنەواریەکەی بۆ خوێندنەوەی ئیسفادە لێ نەبینێ زۆری ئیسفادە لە خوێنەواری نەکردووە بەشێک لە شارەزاهەن پێیان وایە کەسێ نەخوێنێتەوە خوێنەوار نییە خۆ خوێنەواری ناسینەوەی پیت و خوێندنەوەی پیت و ئەمانە نییە بەڕاستی بۆیە بەڵێ سپاس بخوا بەشێک لەو پرۆژانە کاریگەری گەورەیان هەبووە دوجار لەسەر هاندان بۆ خوێندنەوە چونکە ئێمە دوو شەی زۆر جیاوازمان هەیە مۆتیڤیشنمان هەیە دیسپلینمان هەیە هاندانمان هەیە خۆ کۆنتڕۆلکردنمان هەیە لەم قۆناغی سەرەتایە ئینسان ئاساییە هانی خەڵک بدا بۆ خوێندنەوە
و خەڵک هاان بدرێ بۆ خوێندنەوە بۆی بەرەو خوێندنەوە بڕوا بێتە خوێنەر بەڵام ئەو کاتێک کە بێتە خوێنەر بۆ بوونە خوێنەر پێویستی بە خۆ کۆنتترۆلکردنە پێویستی بە خود بەڕێوەبردنە پێویستی بە خۆ سازدانە بۆەوەی کە بێتە خوێنەر واتە قۆناغی سەرەتا هاندان ئینسانەکە بەرەو خوێندنەوە ئاراستەکە بەسمانەوە لەسەر خوێندنەوە و بوونە خوێنەر ئەرکێکی قورسە و ئەمەرکە قورسە پێویستی بەوەیە کە دیسپلینی شخصیتیابێ پێویستی بە جددیەتە پێویستی بە دانەبڕانە پێویستی بە کادوە تەرخانکردنە پێویستی بەوەیە مرۆڤ گەردە لا پڕەش بێ هەر بخوێنێتەوە ڕۆژانە پێویستی بەوەیە دانەبڕێ پێویستی بەوەیە لەگەڵ کتێبە تازەکانە هەڵسوکەوتی هەبێ پێویستە بزانێت چی تازە بڵاو بێتەوە کەمە عملیەیەکی قورسە ومێ دەکەم هەمومان بەشێک بین لە هەنگاوی جددی و لە زیادکردنی ڕێبوار بۆ کاروانی خوێندنەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاسەواعلی ڕاهێنەری پەروەردەیی کە لەم تەوەرە ڕاستەوخۆ لە پێشنگای نێودەوڵەت کتێب لە سلێمانیەوە لەگەڵمان بوو ئومێد دەکەین ئەو بابەت و تەوەرانی باسمان کرد بەڕاستی سودێک بە خوێنەر بگەێنێ و کەسانی کە سەردانی پێشنگاکەن بەرچاوڕوونیەکیان بۆ دروست بوو بێت. بەڵێ دەست خۆش بێت.